خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەوریکی تری پرۆگرامەکەمان زۆرینەمان لەوانەیە لە دوێنەیە لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی پێیجی تایبەتیش بە دامەزراوی ویم بینیمان کە لە شاری سلێمانی پێشبڕکێکی شەترەنج بەڕێوە چووکە لەسەر ئاسی عێراق بوو کازانی دامەزراوی ویم لەسەرەوەی کە بەردەوام چالاکیەکانی بەرفراوان کردووە و لە هەموو بوارەکانیش بەگشتی و ئەوەشی کە گرنگە باسی بکەین ئەم پێشبڕکێ چۆن ڕێکخراوە و بۆ ئەوانەی کە بەشدار بوون لەسەر چ ئاستێک ئەمانە وەرگیراون وەکەی بینیشمان دوێنێ و پێشوازی کرا لەوانەی کە بەشدار بوون لە پێشبڕکێکەیە و ئەوەی کە زانیاریم هەبێت لەسەری کە باشترین لە کوڕان و لە کچانی هەڵبژێراوە یەکەمی کوڕ و یەکەمی کچیش وەک بینیشمان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی کێشێتی نیشتمانی کوردستان بەڕێز پاڤڵ تەڵەبانی لەگەڵ کاقوباتە هەردووشان بەیەکۆ لێ ئامادەبوون تەنانەت کاقوبات خۆشی لەگەڵ یەکێک لە گەنجەکانە دانیشتە بوو یاریە کرد ئەمەش بۆ پاڵپشتیکردنە کە بتوانین لەگەڵم هەموو بار و دۆخەنە گونجاوی ئێستا باڵی کێشاوە بەسەرمانە بەڵام هەر نەوەستین لەوەی کە چۆن کار بکەین لەسەر کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک بابەتی گرنگ کە ناوچەکەمان بەیەکەوە بەستێتەوە و ئەمەش لەسەر ئاستی عێراق بوو کە من دڵخۆش بووم هەندێک لەو کەسانە کچی مناڵیش بوون کە لە خوارەوەی عێراقەوە هاتبوون پیان خۆش بوو کە لێرە لە ناو هەرێمی کوردستانە بەشداری کارێکی واکەن بۆ ئێمە زیاتر لەسەرم پێشبڕکێ قسە بکەین ئێستا زۆر بەڕێز خات و ڕابەن عەزەت ڕێخەری پرۆژەکە لە دامەزراوی فیم لێرە ئامادەیە زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونن ئێمە دەستخۆشیتان لێەکەین کە بەردەوام ئێوە کاری جیاوازەکەن لە هەموو بوارە جیاوازەکانە دامەزراوی فیم و هەمیشەش کۆمەڵە ڕۆحەتی گەنجی جوان لەوێ کارەکات و ئامان تیشتان بەس تەنها پاراستنی خاک و نیشتیمان و کەلتور و دابوونەریتەکانە کە لە ناو خۆمانەیە چکە من لە نزیکواگەم لە کارەکانتانە ئینشەڵڵا سەرکەوتووە بن ڕێخستنی ئەم پێشبڕکێیە چۆن بیرۆکەکەتان داناوە چۆن لەم کاتەیە هەڵتان بژار کە ئەم هەموو کەسە بەیەکەوە بە تایبەتی گەنجان بەیەکەوە بەڵێ دووبارە زۆر سپاسدانەکەم بۆ میوانداریەکەتان بەڕاستی پێشبڕکێی شەترەنج لە وێمێکێکی ترە دەست پێشخەریەکانی دامەزراوەی وێم بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان کە ڕێکمان خستووە بە خۆشحاڵیەوە پێم خۆشە کە ڕای بگەێنم ئێمە ئەم پێشبڕکێی کە ڕێکمان خستووە پێشبڕکەیەکی نێودەوڵەتیە 50 گەنجی خواردەمەند 20 ساڵ بەشداری تیا کردووە ئەم 50 گەنجە لە تەواوی پارێزگاکانی عێراقەوە بەشداریان لەناو پێشبڕکێکەیە کردووە بە دڵنیاییەوە هەرێکێک لەم کەسانە کە بەشداریان کردووە پێشتر با بڵێن یاریزانی شوێنێک بوون یاریزانی یانەیەک بوون و دواتر ئێمە بە ئیلاقات و پەیوەندیەکانمان توانیمانە تەواوی کەسەکان کۆ بکەینەوە پێم خۆشە ئاماژە بۆ بکەم کە ئەم پێشبڕکەیە بە هاوکاری یەکێتی شەترەنجی سلێمانی و یەکێتی شەترەنجی عێراق و هاوکاری هەروەها یانەی پێشمەرگە لە ڕووی لۆجستیەوە پێشبڕکێکەمان بەڕێوەچێت دوێنێ کە ڕێکەوتی 6/4 بوو یەکەم ڕۆژی دەستپێکی پێشبڕکێکەمان بوو کاتژمێردە یەکەم یاری پێشکەش کرا دواتر ساعت باڵێم کاتژمێر 4 پاشنیەوەڕۆ یاری دووهەم دەستی پێکرد و تاوەکو 8:04 باڵێن شەو بەردەوام بوو بە دڵنیایەوەم پێشبڕکێ ماوەی 4 ڕۆژ ئەخایەنێت هەتاوەکو 9/4 بەردەوام ئەبێت 9/4 تەنها یەک یاریمان هەیە کە کاتژمێردەی بەیانی ئەنجامەدرێت و لە کاتی تەواوبوونی هەر حەوت یاریەکەی کە لە ماوەی ئەم 4 ڕۆژە ئەنجامەدرێت براوەکان هەڵەبژێرن ئێمە براوەکان چۆنی دیاری کراون دوو براوەمان هەیە کەی براوەی یەکەمن لە کچان و لە کوڕان بێت کە خەڵاتەکانی کە تایبەتە بە دامەزراوەی ویم کە پێشکەشیان ئەکرێت و لە خەڵاتەکانی یەکێتی شەترەنجی عێراقەوە کە پێشکەشیان ئەکرێت ئەم دوو گەنجە ئەتوانن ببن بە ئەندامی فەرمی یەکێتی شەترەنجی عێراق و دواتر بۆ پاڵاوانێتیە نێودەوڵەتیەکان ئەولەویەت یاخود پێشەکی هەموو ئەو یاریزانانە ئەبن کە بەشداری تەواوی پاڵاوانێتە جیهانەکانی دەرەوەی عێراقی شەکەن خۆش بێ شەترەنجێکێک لەو یاریانەیە کە زۆر سوودی هەیە بۆ مرۆڤ جۆڵەی هەتاکو بڵێ کەمە لانێ تەنیاها بەدەست بێت بەڵام وەکو جۆڵەی هزری زیاد لە ڕاددا مێشکێکی باشی هەر زۆر فێری پێشبینیکردن تاکە ئەسڵان بەتایبەت ئەمە بۆ منداڵەوە ئەو تەمەنەیە کە ئێوە دەستان کردڕاتە سەری ژێر 20 ساڵ زۆر ئەتوانێت سوودی هەبێت هەر لەوە کە لە ئایپەد و ئامێرە زیرەکەکان دووریان نەخاتەوە هەتاکو ئەوەی کە مێشکیان ئەجۆڵێنێ بەڕێزت پێمان بڵێ ئێوە لە دامەزراوەی ویم تا چەند هەوڵەیەن چونەمە بەداخەوە لانێ شەترەنج شوێنی
ئامادەبینکردن بۆی زۆر شوێنمان نەبێت شوێنەکان کەمن تا چەند هەوڵ ئەیەن لەمە بەدواوە تەنانەت ئەوەی کە ئیشەڵڵا زیاتر هەوڵ بن ئەم وەرزشە بهێنە ناو منداڵانی ئێمە هەرزەکارانی ئێمەش با بڵێن گەنجانی ئێمەوە بەڵێ خۆی ڕێخستنی ئەم پێشبڕکەیە بۆ خۆی ئەتوان بڵێم دەست پێشخەریەک و بڵاوکردنەوەی هۆشیاریەکە بۆ ئەو گەنجانە یاخود ئەو مناڵانی کە ئەیانەوێت لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی بڕیاردانەوە کەسانێکی زۆر بەهێزیان لێ دەربچێت لەبەرەوەی وەکو خۆت ئاماژەت پێکرد و لە تەواوی دنیاشە ئەم یاریەکی با بڵێن بۆ خۆشی نییە کەسەکان تەنها بۆ خۆشی یاری شەترەنج ناکەن و بە پێی و ئامارانی کە هەیە لە بەردەستا لە ئەوروپایە کە لە با بڵێن لە 2 بواری جیاواز ئامارانە ئەنجام دراوە یەکێکیان بواری تەندروستیە کە بە پێی ئامارەکان ئەڵێت بە دقیقی لە ئەڵمانیا و لە بەریتانیا ئەم ئامارانە کراوە ئەو کەسانی کە تەمەنیان لەسەر و 75 ساڵەوەی و کە خەریکن یاری شەترەنج ئەکەن بە ڕێژەی لە 175 کەمتر تووشی نەخۆشی زەهایمەر و بیرچوونەوە ئەبن لە مەجای پەروەردەیە بە هەمان شێوە ئەو ئامارانی کە لە بەردەستمانایە و ئەو ڕاپرسیانی کە ئەنجام دراوە لە لایەنی پەروەردەیەوە ئەو کەسانی کە یاری شەترەنج ئەکەن بە ڕێژەی لە 170 بۆ لە 100 ببور لە 170 بۆ لە 120 لە وانەکانی بیرکاری و فیزیا و وانەکانی کە پێویستی بە مێشک جوڵانن هەیە زیرەکترن لەو خوێندکارانەی تر کە یاری شەترەنج ناکەن لەبەرەوە بەدڵنیاییەوە ئەم ئامارانە زۆر دڵخۆشکردن بۆ کەسانی کە ئەیانەوێت یاری شەترەنج بکەن وەگوتم کە ئەمە یاریەک نییە تەنها کات بەسەر بردن بێت بەڵکو یاریەکە فێری بڕیاردانت ئەکا فێری پێشبینیکردنت ئەکا فێری ئەوەت ئەکا پێش ئەوەی هەر هەنگاوێک بنیت ئامانجێکت هەبێ کە ئامانجت هەبوو دواتر ئەزانی تۆ خەتوەی دوای ئەوە چی بکەیت بۆ ئەوی بگەیت بە ئامانجەکەت و وردبین بیت لە کاتی قەراردانەکە تا تۆ هەر قەرارێک بیت بە تایبەت بۆ مناڵی ئەم سەردەمە کە بێسەبرن بەڵێ بەدڵنیاییەوە لە کاتێکی شاکە بەپێی ئەو ڕیسێرشانی کە هەیە تۆ لە کاتێکا یاری شەترەنج ئەکەیت لای هەردوو لای بەشی مێشکت با بڵێن چالاک ئەبێت ئەمە واکات مێشکت زیاتر بمێنێتەوە زیاتر تەرکیز بکەیت و تووشی ئەوە نەبیت کە مێشکت لاواز ببێت و تەرکیزت کەم بێ بەڵکو یاری شەترەنج دوات لێ ئەکات کە زیاتر تەرکیز بکەیت زیاتر پلان بۆ بەرنمەکانی تری خۆت دابنی کە لە داهاتوە ئەتەوێت بکەیت بە دڵنیاییەوە کاتێک کەسێکیش لە تەمەنێکی مناڵەوە تەجروبەی ئەم یاریە ئەکات بە بەردەوامی و کەسێکی بەهێزی لێ دەرەچێت بە دڵنیاییەوە ئەڵێن شەترەنج لە نێوان زانست و هونەردا و لە نێوەندەشدا پەیوەست دەکات بە ئەوەی کە تۆ بەردەوام مێشکت لە ئامادە باشیە بێت کە کاتی تایە پەیوەست دەکات بە کاتەوە ئەوەی کە لە دیمەنەکانە ئەیبینین ئەو ڕێخستنی پێشبڕچەیە بێگومان زۆر دڵخۆشین گەنجان بەس کوڕنین کچانیشان لەگەڵان و هەندێکیشان وابزانام لە خواروی عێراقەوە هاتبوون دڵخۆشی خۆیان دەربڕی بوو لەوەی کە بەشداریە ماکەن تا چەند ئەوان فیدباکێکی ویان هەبوو کە ئەم چالاکێ لێرە بەڕێوە چێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلەیمانی دڵخۆش بوون بەوەی کە تێکەڵبوونێک هەیە دڵخۆش بوون لێرە ئاستی ئەوان دیاری بکرێ دوجار بگەڕێنەوە بەغداد و ئەگەر پاڵەوانێتیەکیش لەسەر ئاسیا و جیهانیش بێتە پێش ئەوان بتوانن بەشدار بن تا چەند فیدباکیان هەبوو بۆ ئێوە کە ئەم کارەتان کردووە بەڵێ سەرەتا هەر پێم خۆشە لە ڕێکخستنەکەەوە باسی بکەم کاتێکە میوانەکانی ئێمە بەتەکیید ئەوان ڕۆژی 5 مان گەیشتە ئێرە گەیشتە سلێمانی شەوەکەی و دواتر بۆ 6 مانکە ڕۆژی پاڵەوانێتیەکە خودت پێشبڕکێکەمان بوو هاتنە دامەزراوی بیم لە ڕێکخستنی شوێنەکە لە بینینی ئەو ڕێکخراویە لە ئامادەکردنی کەشێکی ئاوا گونجاو بۆ یاریزانان ئەمە ڕاستەوخۆ دەستخۆشی و سوپاس و پێزانینمان لێکرا لە بەرامبەر ڕێکخستنی ئەو کەشە بەو جۆرە چونکە ئەتوانین وەکو خاتونیش باسی کرد لە پێشترا شوێنەکان کەمن بۆ ئەوەی کە یاریزانان بتوانن یاری شەترەنجی تیا بکەن لەبەرەوە ڕێخستنی شوێنێکی وا بەو کوالێتیە بەو دیزاینە باشی کە ئێمە تەواوی لە ڕووی ڕووناکی لە ڕووی بێدەنگی لە ڕووی دابینکردنی تەواوی کەرەستەکان بۆ ئەو گەنجانەمان ئامادە کرده بوو
هەم لەلایەن گەنجانەوە و هەم لەلایەن نوێنەرانی یەکێتی شەترەنجی عێراق و بەڕێوەبەر یەکێتی شەترەنجی عێراقیشەوە دەستخۆشی و سوپاس و پێزانینێکی زۆرمان لێکرا بەرامبەر ئەو هەوڵەی کە دامەزراوەی ویم یاوێتی لە پێناو دروستکردن و ڕێکخستنی پێشبڕکێی شەترەنج لە ویم. مناڵترین بەشدار بوو یان گەنجترین بەشدار بوو تەمەنی چەندەکە؟ مناڵترین بەشدار بوومان تەمەنی 9 ساڵە کە هەر لە سلێمانیەوە بەشداری کردووە و بەداخەوە کە ئەم یاریە ڕێژەی خانمانتیایە کەمێک کەمترە لەبەرەوەی لە ژمارەی 5 یاریزانەکەی کە لە لای ئێمە بەشدارن 13 یاریزانمان ڕەگەزیمەیە بە دڵخۆشیەوە وەلو ئێمە پێمان خۆش بوو کە ڕێژەکەی یەکسان بێت بەڵام لەبەرەوەی کە هەرخۆی یاری شەترەنج لە ناو عێراقا ئەتوانم بڵێم وەکو دەرەوەی عێراق یاریەکی بربڵاو نییە و لە هەمان کاتیشا ئەو کەسانی کە زیاتر تەرکیزەکەنە سەری لە ڕەگەزینێرن بۆیە ئێمە زۆر دڵخۆش بووین بۆ ئەنجامەی کە 13 یاریزان لە یاریزانەکانمان ئافرەتن یاخود با بڵێن ڕەگەزیمەن. ئاها کوڕانچەند هەیە منت یاری شەترەنجەکە نا بۆ خۆشی ئەمەموت من دڵخۆشم کە هەردوو لا هاوسەنگ بی ئینشەڵا ڕێژەی خانمانیش زیادەکە بتوانن بەشدار بن. ئەمە چەند ڕۆژێک ئێوە ئامادەکاریتان کردووە کە ئەم بەشدار بوانە لێرە ئامادە بن. بە شێوازی لە شێوازەکان من ئەمبینی لەگەڵ ئەنجامدانی یاریەکانە هەست کەسانێک مەبینی چاودێریانەکردن وەکو دادوەر. ئەم دادوەرانە لە عێراق لە بەغدادەوە هاتوون وەکو لیژنەیەکی تایبەت کە بتوانن چاودێریکەن و ئاستەکان دیاریکەن و چێ و چێمێنێتەوە و چێ بەرکێکەوێت ئەم وردەکاریە چۆن کراوە؟ بەڵێ ئەو دادوەرە بەڕێزانەی کە بەشدارن لە پێشبڕکێی شەترەنج لە ویم ئەو دادوەرانە تێکەڵن هەم لە چەند کەسێکیان ئەندامی یانەی شەترەنج یاخود یەکێتی شەترەنجی سلێمانیە بەشێکیشیان لە یەکێتی شەترەنجی عێراقەوە هاتوون و هەروە سەرۆکی یەکێتی شەترەنجی عێراق کاک زافر خۆشی لێرە ئامادەیە و شێوازی با بڵێن کۆکردنەوەی خاڵەکانیان و ئەوەی کە وردبینی بۆ ئەنجامەکان ئەکەن ئەمانە لەلایەن دادوەرە بەڕێزەکانەوە کە بە بەردەوامی لە هەردوو یاریەکەیە لە یەکەم دەقەی دەستپێکردنی یاریەکە تاوەکو کۆتایی هاتن بە بەردەوامی ئاگاداری یاریزانەکانن تاوەکو هەموو بابەتەکان هەموو دەرەنجامەکان بە ڕاستی و دروستی داخلی سیستمەکە بکرێت. یاریزانەکان چەند یاریزانن؟ 5 یاریزانە بەڵێەوە لە هەموو یاریەکانە واتە ئێمە 25 یاریمان هەیە کە هەردوو یاریزانێک بەرامبەر بە یەک یاریەک ئەنجامێن 25 یاریزانەکات و ببوورە 5 یاریزان و 25 یاری ئەکات و شێوازی ئەوەی کە بۆ ئەوەی زۆر بە هاوسەنگی ئێمە یاریزانەکانمان بەر یەکتری بکەون ئەم شێوازە با بڵێن دەمێکە بەکارەهێنرێت شێوازێکی ئەلکترۆنیە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە ناوەکان داخڵ ئەکرێت بۆ ئەوەی ئێمە هیچ هاوسەنگێکمان نەبێت لەوەی کە بڵێن یاریزانێک ئێمە پێمان خۆشە بەر یاریزانێکی تر بکەوێت بۆ ئەوەی بیباتەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەم سیستمە لەلایەن بەڕێز کاک ئەسعاد نوێنەری یەکێتی شەترەنجی عێراق لە سلێمانی ئەم سیستمە بەکار ئەهێنرێت. سیستەمە ستانداردەکە چی بووە ئێوە هەر بەوە ئیشتان؟ بەڵێ بە شێوەیەکی ستاندارد ئێمە ئیش ئەکەین لە دوای تەواوبوونی هەر یاریەک ڕاستە و خۆ دەرەنجامەکان داخلی سیستمەکە ئەکرێت و لە ڕێگەی سیستمەکەەوە پێمان ئەوترێت کە چ یاریزانێک بەرچ یاریزانێک بکەوێت بۆ یاری داهاتوو. زۆر باشە جا ئەوانەی باست کردوتت ئێوە یەکەمەکان هەڵەبژێرن بەڵام لەوانەیە دووەم و سێوم و پلەکانی تریش هەبێ تا چەند لەگەڵیان ئەڕۆن چون باست کردووە ئەمە ئینشەڵڵا ئەمانە چون بە پاڵەوانەتی ئاست باڵاتر بۆنە لە دەرەوەی هەرێمیش تا چەند لەگەڵیانە بن؟ بەڵێ تا چه قۆناغێک؟ زۆر باشە ئەمەی کە ئێستا پێشبڕکێی شەترەنج لە ویم هەیە دەست پێشخەریەکەەوە یەکەم جارە کە توانم بڵێم دامەزراوەی ویم بە شێوەیەکی ئاوا بەربڵاو پێشبڕکەیەک بۆ یاریەکی هیزری و لە ڕووی وەرزشیەوە ڕێگەخە بە دڵنیاییەوە کار و چالاکی جیاوازتر و باشترمان ئەبێت لە داهاتووە و وەکو خۆشت باسەر کرد جیاواز لەو دوو یەکەمەی کە هەمانە لە کچان و لە کوڕان 4 یەکەمی با بڵێن لە دووهەم هەتاوەکو پێنجەم بۆ کچانمان هەیە و بە هەمان شێوە بۆ کوڕانیش هەیە و لە داهاتووشە ئەم یاریزانانە ئەمەی کە ئێستا کردومانە خۆی بۆ خۆی ئەتوان بڵێم هەنگاوێکی گرنگە بۆ ئەو یاریزانانەی کە لە ئێستەیە پلەی یەکەمیەکان بەدەست ئەهێنن تاوەکو بتوانن لە ڕێگەی ئەم یاریە ئەم پێشبڕکەی کە لە لای ئێمەوە ئەوان
پلەی یەکەمی بەدەسەهێنن خۆی بۆ خۆی هەوڵدانێکە و سەپۆرتکردنێکی ئەم گەنجانەی و لە داهاش توشدا دامەزراوەی وێم لە هەر لایەنێک لە هەر بوارێکە بتوانێت خزمەتی کۆمەڵگە یاخود خزمەتی گەنج و چین و توێژەکانی هەرێمی کوردستان بکات بە دڵنیایەوە ئێمە کاری لەسەرەکەین. یاخوا دەستان خۆش بێ کە لە ئێستا بینی بەوەی ئەم بارودۆخەوە لەوانەیە زۆربەی دامەزراوەکان کار و پرۆژەکانی خۆیان وەستانە بێت کە بڵێن ناتوانین کار بکەین بەڵام ئەمەش ناکرێت جوزانین ئەمە تاکەی بەردەوامە بێ ئەمە تا چەند باڵ بێمە کێشێ بۆیە ئەبێ ئەم وزە و ورێ بخەینەوە ناو گەنجانی خۆمان ئەمەش یەکێکە لە کارەکانی و بەڵکو نەک بۆ کار بۆ گەنجانی و کار بۆ ژینگاکان ئێوە کار بۆ کۆمەڵێک لە ئەدیبان و ڕۆشنبیرانەکان ئێوە کار بۆکەن کامیشە بەردەوام لایانی ئاستی ڕۆشنبیری لەم شارەیە بەردەوام بوونی هەبێت و کۆڕ و سمینارەکان بەردەوام بوونی هەبێ بۆی کە بتوانین بە شێوازی لە شێوازەکانڵی بە هەر دروستکاییەکە بێ کارکردنێکە بێ جوڵەیەکە بێ کە هەمووشتان بێگومان کۆمەڵێک گەنجی زۆر باش کاری جاکان دەستخۆشی بۆ بەڕێوبەرەکەتان و بۆ هەموو کارمەندانی کە ئێوە شتێ کار ئەکەن بۆ دوای ئەمە چ پلانێکتان هەیە چکە هەمیشە و پلانی باشترتان بێت بۆ پێمان دەڵێنیان جارێ باوەستی وەکو خۆت باست کرد بە بۆنەی ئەم بارودۆخەوە بە دڵنیاییەوە ئێمە لەبەرەوەی کارەکانمان لە ئاستێکی فراوانە ئەنجامین لەبەرەوە پێویستمان بە پلاندانان هەیە لەوانەیە هەنێک کارمان هەبێت بە چەندین مانگ ئێمە پلانی بۆ دائنین و ڕیسێرچی لەسەرەکەین تاوەکو ئەگەینە قۆناغی جێبەجێکردن و بڵاوکردنەوەی چالاکی و پرۆژەکانمان بە دڵنیاییەوە پلانی ترمان هەیە چالاکی و پرۆژەی زۆر گەورەترمان بەدەستەوەیە و بە ئەکیدیش لە داهاتووە ئەتوانم بڵێم ئێمە وەکو دامەزراوەی فێم لەسەر ئەو پرەنسیپانە ئەڕۆین کە هیچ شتێک ڕێگریمان لێ ناکە لەبەرەوەی ئێمە مەبەستەکەمان خزمەتکردنی کۆمەڵگەیە و کاتێککە ئێمە پێیوەست بین بە کۆمەڵگە و خزمەتکردنی کۆمەڵگە ئێمە دەستێکی بچووکمان هەبێتیایە و بتوانین لە ڕێی کار و پرۆژ و چالاکیەکانمانەوە خزمەتی کۆمەڵگە بکەین بە دڵنیاییەوە ئێمە ناوەستین و بەردەوام ئەبین و هەموو کار و پرۆژ و چالاکیەکانیش بە پێی کات و ئەو پلانانی کە بۆی دانراوە ئیشەڵا وردە وردە بڵاو ئەکرێتەوە و هەموو لایەک ئاگادارە زۆر سپاس بۆ خزمەتەکانتان سپاس بۆ هەوڵە جوانەکانتان سپاس کە ئێو هەوڵتان ئەوەی کوردستان جوانتر بکەن زۆر هەل لە ژیانی تاکی کوردەوە هەتاکو ژینگەکەمان زۆر سپاس بۆ میوانداریەکەتان جا سەر